طبعا ئێمە حتمما ئێمە هەوڵە دەین ئەم جارە بە لیستی سەربەخۆ بڕۆین، بەڵام هەموو هەڵبژاردنێ تایبەتمەندی هەیە، هێز و توانە و ئیمکاناتی ئێمە ڕێگا بە چنە جۆرە تاکتیک و چ شێوە دەرکەوتنێکەدا. بەڵام هەر جۆرێ بێ، یعنی ئەسڵ بۆ ئێمە ئەم جارە ئەوەیە کە ئێمە خۆمان کاندید بین، خۆمان قەوارەدانین، خۆمان بڕۆین ڕابەرانی کۆمونیست و کرێکار و ژنان و ئانە بخینە پێشپای کۆمەلگا و لە دەوری پلتفۆرمێکی کۆمونیستی کەمپینی هەڵبژاردن بەرینە پێشەوە. و ئێمەش ڕێگای خۆمان هەیە و حتمما سنەتی خۆمانەیە بە ئیسفادەکردن لە میدیا و ئیمکانات و سنەتەکانی خۆمان حتمما بەشداریەکەین. بەڵام ئەوەی کە لەگەڵ ئەحزاب و لایانی تراوکوتم ئەوە ڕەبتی هەیە بە مەسەن بە تەقسیمی ناوچەکانی نفوز، تەقسیمی شێوە و قەرارات و سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردنێکە دێتە پێشەوە بە دڵنیاییەوە. من پێم وایە ئەم سیستەمێک ئەم جارە پەیڕۆکرا کەوتۆتە ژێر سوئالەوە، ئێستا بۆتە جێگای دیالۆگ و قسە و باسی هەموو ئەو ڕێکخراوانەی کە کار لە مەسلەی دەنگدان و دیموکراسی لە هەرێم و عێراقاکەن ئەیانێ ئەم یاسایە بگۆڕن بۆیان دەرکەوتۆ کە نەعەدالەتیەک نەک لە بەرامبەر خەڵک و هێزە گەورەکانی ناو دەسەڵات، بەڵکو لە نێوان خودی ئەحزابەکانی ناو دەسەڵات و ئەوانەی کە قەراریان بەدەستە کەوتۆتە نابەرابەری و نادادپەروەری وەکو خۆیان ئەڵێن. من نمونونەکەیم هێنایەوە. مە بەسمەوەی کە ئێمە هەوڵە دەین وەکوتم ئەم جارە بە مستەقلی و بۆ شێوەی کە ئەوان، بەڵام چاومان لە تەوازن و دۆخی کۆمەلگایە. ئێمە ئیلهام لە کۆمەلگا وەرەگرین، لە هێز و قووەت و ئامادەیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ڕابران و هەڵسوڕاوان وەرەگرین، لە توانایە کە هەمانە. ئێمە ئەم انتخاباتە هەر انتخاباتێکی تیژوێ کوتم بۆ بەهێزکردنی سەفی خەبات کۆمونیستی کرێکاری و جەماوەری لە دژی ئەم دەسەڵات و سیستەمە ئەوە ئامانج و بڕیاری یەکەمانە. ئەوەی کە دەنگێنینەوە یان نا یا کورسی پەرلەمانێنین ئەمە ئەنجامی ئەم ئامانجەمانە. معلومە ئەگەر خەڵک دەنگمان پێبا و ئێمە بتوانین کتلەیەک دروستکەین نوێنەرایەتی چەپ لەناو پەرلەمانە بە زیندوی بکەین، خۆ هەدەفێکی ئایدیاڵی هەموو کەسێکە. هێنا خەڵک بۆچێ انتخابات دەکات؟ بۆ پارە مەسرەفەکە، بۆ یەکمان خۆی و خەڵک ماندووەکە بە نموناگە بڵێم نەتیجەکەی بۆ ئەوەیە کە بڕوا بۆ پەرلەمان و بتوانێت شەڕی ئەوێ بکە، ئەو شتێک کە بەڵێنی بە خەڵک داوە ئەو بەرێتە پێشەوە. بەڵام بۆ ئێمە تاکتیشی هەڵبژاردن هەدەفە ئەسلیەکەی ئەوەیە کە ئێمە بتوانین کۆمونیزم بەهێزکەین، نوێنەرایەتی حیزب بکەین، پلتفۆرمی کۆمونیزم و سەفی کرێکار و زەحمەت چێژ لە دەوری ئەو پلتفۆرمە ڕێخەین و سەفی ئەوان لەگەڵ ئەحزابی بورژوازی جیاکەینەوە، ڕێکخراویان کەین، هوشیاریان کەینەوە، خۆیان بێن خۆشیان لەگەڵ ئێمەیان بکەن بە کاندید و بتوانین هاوکێشەکە بگۆڕین. دیارە لە گۆڕینی هاوکێشەکە وەک حاسە تەحسیلێکیش کاندیدمانە چێتە پەرلەمانەوە ئەگەر دەنگ بێنینەوە.